ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ نیەچیروان عومەر خۆشناو وەک قوتابیەک بەڵێ بۆ ڕێفراندۆم پاڵپشتی خۆم تەواو بۆ ڕێفراندۆم دەردەبڕم وەکو گەنجێک. ئێمە وەکو هێزی گەنجانی کوردستان بۆ پاڵپشتی سەربەخۆی کوردستان تەواو پاڵپشتی خۆمان بۆ ڕێفراندۆم دەردەبڕین، چونکە لە نەخشەی جیان دەوڵەتێکی کەمە نەقسە بە ناوی دەوڵەتی کوردی دەبێ ئەم دەوڵەتە بێتە دی. ئێمە چنی ئیستیفتائیان بێ و هیوا ئاواتی گشتە کرمانجێ ئیستیفتاکردن و ئینشاءالله کرمانج سەر بەبێ. ملت هیچ گرفتێکی نییە و ڕێفراندۆمیش ئەگەر کرا دەنگێکی باشیێنە شتێکی باشەکە ببێت بەڕێوە. ئەگەر ئەچی دەنگێکی باشێنە من تاکید هەموو کەسێکە بچێ سەر سندوق بە بەڵێ جوابیان. من ناوم محەممەد حەجی حەسەنە، دانیشتووی قەزای بەردەڕەشم. من وەکو هەر هاوڵێتێکی هەرێمی کوردستان چاوەڕوانی ڕۆژی 25 نۆی دەکەم، ڕۆژی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان و من بە بەڵێ لەگەڵ ڕێفراندۆمم ئەوەش کەمترین مافە بۆ خوێنی شەهیدانی هەرێمی کوردستان و بەتایبەت خوێنی شەهیدانی پێشمەرگەی قارەمانەکان. سوپاس. من ئامادەم بۆ دەنگدان بە سەربەخۆی کوردستان بۆ ئەوەی وڵاتمان سەربەخۆ بێت و بین بە خاوەن وڵاتی خۆمان، ببین بە خاوەنی پاسپۆرتی خۆمان بۆ ئەوەی ببین وڵاتێکی سەربەخۆ دوور لە ژێردەستەیی هیچ وڵاتێک نەبین و ببین خاوەنی وڵاتی خۆمان و سەربەخۆ بین. هیوادارم کوردستان سەربەخۆ بێت. سپاس.